Samsung Academy Machine. هشتی ماست روزی بودی که نور سیستم دستگاه سیاسی و آبی کمالی کتوی کارشناس چیزنده. امروزه کدومی جهانیه بودی که نور که کوشانی جناب می‌دونم کیه. بانوراز و جهت کردن با اکسانی رگزی. همون شده که جاتو کردنی ما کیلو جناب پیاوانی آزادی خواست کامنداری امروزه دکتر. هر گویا امروزه هر گویا روزی جهانی جناب روزی که بروکاری پیکوی چیز سرعتی نخواهی بدیا کجیانی. بو بزرگتنی امروزه دعوتان جنگی چند خیک تیمی یکسانی رگزیر خیلی آزادی یا شوچه‌ای چالکی تایید روشی جهانی جدان کمک دو برای مشاهدن بنامشانی و نجیب در فیلمی کردی در سازده. كم خوش باسم أفكار وينجم كمانا لفيلم كردي داس كياني دوتشي هندي كاركتر هي بردوام ببارة أبناء هندي وينان جنام رخي لدربن دام جزاكاني تايبت بحثي شون كاريان كردوا تا أو وينان بيشوانا بكنا سنيارة درهن لفيا وكام شي درباري مسألة شنو الله قالكاني بردم جنام تيبشون پیش اوی روزخان بعد پیشکش کرد دمیجی نامی لگل ایوان روزخان تلویزیون بازاری پروگرامی رخلاقی خالد بو کشبیدان خوانی بروانه می‌دونم لدرهنان پیمانگی ونرجوان کمی خاو کردوان سالی 2002 دو سال خوندنی تایید و کشبیدانی کتور خوندوا و استاش هنگری بروانه بکاری رسل سینما دا کلیشی هنرجوان کمی سلیمانی سالی 2017 طواف کردوا لیستاز خوندکاری ماستر لزارکوی صلاح الدین خاتم روزا کاری بوغرهمنانی سیدلیم کردو و چند گرانی هنریشی کردو هروا و سرجم کار هنریکانیشی تایید بخشتکانی می‌جنن. کساش خاتم روزا وارد استبیت. إضافي بخيمس ربطي السينمائي كردي لأهل كردستان شكرا مقصاكم بدنيا سكاني من شتيني كدوشان إضافي كينا تحقيقكم ضيان كارمان إضافي كي تاصل برزان هكذا كمالي بس السينما كينا تخاني لشركة جيري السينمائي أمريكي بدأتي السينمائي هوليوود خوان الراسي شركة السينمائي أمريكي هي منيش دوري السينما والمشتي كجهان سینمای امریکی هم هولیوود خود درش خود بسیار چندقانه رکابی دفعه کنندگان خود بیشتره داره. مثلا یکم مثال زن مشروع نوآت آجر و نوستالژیست سینما عدد بود. بگو مثلا سینمایی که بدهد رو کشتن رولی کارکنی امریکیه ولی همان کار کاملش نداری ندیو سرمایه بود. جویا بچه اما کنان بیشتر تعارف که کنانی سیاری هولیوود بود. لو كنا غير ودرجنا تزيان بويدو ودرينا كافكن ولا هما كاتا نوانيش كن بلا أمجالا بلين راستا كأسن نوانينا كانوا بين يشوكا أو رومانا بكرشن ستوريتاي بوا أو رومانا بكرشن مشينا بوا أو شتاني كروجانا خواني بلا بيارونا بشوي ترى روليا بيدوا بلا من كاتيا لبرامبرا برای که اون کپیان ما بشوی بجوری اختیاراتی که بجوری تنسیب که اولا شو شنیان لو چهارمانی کمالات یعنی هنر در و جوری تمثیل نسرگه لخونه هیوی اولا بوده اشتانی و برای هن دنبتن لما کاتاشنانی
سناریو نووس دەکەوتەوە بۆ بەڕێزتان دەزانن سناریو نووسی بۆ بەتایبەتی بەرەبهێنان ڕۆڵێکی گرنگیان لێوێت کە ئاراستی فیلمەکە بۆ کرۆڕوە چونکە تا ئێستا ئێمە ئەوەی کە ئیبینی لەسەر شاشەکان چ لە درامەکان و چ لە تەلەڤیزیۆنەکان هەمیشە ڕاست دەکرێت ئەوەی کە لەبەر شاشەکەی تر ئەوە کەسی یەکەم و ئاخیرن لای بینەری ئاسایی بەڵام وان نیە لەبەر هەر بەرەبهێنانی فیلمێکەوە یا درامایە کۆمەڵێک ئایدیایە کە کۆمەڵێک بە تایبەتمەندی ئیشی لەسەرەکەن بۆ نمونە بەپێی کۆمەڵی تیۆریە لە دنیایە کە تیۆری بۆ نەچاندنەوە هەیە تیۆری بەرەبهێنان هەیە تیۆری دەرزی ژێر پێزەیە چۆن ئەم تیۆرانە ئەخەنە ژێر فەحسەوەی کە بتوان بیرۆکەکانی خۆیان پێ بێنن بۆی من بەڕێزان ئێران تەرکیزی بکەمە سەرەوەی کە بۆ بەرهەمهێنی زۆر مهمە پرۆدیوسەر زۆر مهمە لە ئەستودیۆکانی ئەمریکا پرۆفیسەرێک کەسە ئایدیا دەکڕێتەوە دوای خۆی دەرێنێوانەکە بەپێی جۆری شەکە ئەکتەرەکانش داڵکەن بەپێی ئەوەی کە ئیخوازی خەڵک بەشدارێکە لە بنیادانی فیلمەکەیە بۆی پرۆدیوسەر ئەدان بڵێن کەسی یەکەمە لە بەرهەمهێنانی فیلمە بەس ئێمە لێرە تەنها دەرێنەرەکانە ناسینیان خۆ سیناریستەکان و پێشیش ئەمەشم دیار لای ئێمە هەن لەسەر شاشە ئەکتەرەکان بە زۆری ئەناسین و ئەناسینەوە قۆناغێکی تر لە سینەمای هۆلیوود هاتە ئاراوە کە ئێویش قۆناغێکی تازە بوو لە ژێر کاریگەریش لە فیلمیستەکانە هەنگاوی تر هاتە ئاراوە ئەویش ئەو کەنای لە ساڵی دابشکردن لە ساڵی 1990 هەتا ئێستا ئەو شەغڵە بەردەوام لە ژێر کاریگەری ئەو ژنە فیلمیستانە یاخود ئەو ژنانی کلیکۆریەوەیان کردەوە دیارکردنیان ئەوەی کە لەسەر دیارێکە بەتایبەتی لە ساڵی حتا بۆشەکانە سیمۆن دی بۆڤوار دوای ئەو کۆمەڵێکشتی دەرکەوتن وەکو بێلی ڕۆبین و جستن بە کۆمەڵێکی تر کە بە دوای یەک تیرەکانیان تەواو کرد هەر یەک تیرەکان بیانەوە بۆ کابێ بە دابشکردی دوانەی ژنگە پیش لەسەر ڕۆڵەکانیان بکەین هەرێکی تر هاتن لاشتن ژێر پرسیار ئەسڵن بۆ دابشکراون هەرێکی تر هاتن ئیشان سەرەوە کرد نێرومێبوو بەتەنها ئەوە نیە کە چاوەڕێی کۆمەڵایەتیمانەوە لە ئێنتیێ بەڵکو ڕوویش ئابووریشی هەیە ئەمڕۆ ئابووری چ کاریگەریەکی هەیە لەسەر ژنێک کوێر بێ بەڕێزان ژنێک کوێربوون پەیوەندیەکی ڕاستەوخۆ هەیە بە ستراکچەری کۆمەڵایەتیەوە یعنی ئێمە کاتێک کە باسی هونەر دەکەین باسی سینەما دەکەین کە سینەما ئەتوانێت بەڕای کاندەوە یەکێک لە بەرەو کەسانی کە توێژینەوەکە کاریگەرتری هونەر لەسەر ئاستی دنیا بۆ چونکە هونەری حەوتەری ناوە هونەری حەوتە ئەو هونەرەیە کە هەموو هونەرەکانی لە خۆیان بۆ کاتەوە هونەری شانەوە تشکیلی مۆسیقا ڕەنگبینی هەمووی لە خۆیان بۆ کاتەوە بۆی توانین بڵین کاریگەرتری هونەر کاریگەرتری هونەر بە چی کاریگەرە ئێمە ئەو فیلمانی کە ئەبینی هەڵەنجزای لە کوێ سەرچاوەکە بێگومان ئەو فیلمانە پەیوەندیان بە ستراکچەری کۆمەڵایەتیەوە هەیە وەکو خۆتان زان ستراکچەری کۆمەڵایەتیش لە دامەزراوەکان لە خێزان لە مواسسەی پەروەردە لە میدیا نەشتان نەبێنێن و دواتر گروپی کۆمەڵایەتی دابشکاری کۆمەڵایەتی هەموو ئەمانە ڕۆڵیان هەیە جێندەری مەشکە باسەکەمان لەسەر بەشداری ژن وێنای ژن و جێندەرە لە فیلمە هەموو ئەمانە هەڵوجداوی ستراکچەری کۆمەڵایەتی و بنیادی کۆمەڵایەتی بۆیە کاتێکە سناریستێ یاخود بۆ بەرهێنێ یاخود ئەو کەسێکی بیرونەکان بزێت چیرۆکروزێ کە دانیشێ چیرۆکەمزێ بێگومان ئەو کەسێک دەرهاویشتێت ئەو کەلتور ستراکچەری کۆمەڵایەتیەیە ناتوانێت خۆی لێ دەرباس بکات شتێکی جیاوازتر بدۆزێت بۆیە ئێمە لەسەری دراماکانی خۆمان بکەین یا سەری فیلمەکانی خۆمان بکەین ئەبینین کە هەمیشە بەرەبهێنەرەوەی ئەو ستیریۆتایپەیە کە لە کۆمەڵگەی خۆمان هەیە لەبەری وەعیەکیان وعیەک نیە لە پشتیەوە وعیەک ئامادە نیە کە ئیتر ئەم جۆرە لە بەرهێنانەوە کەسە لە دنیایە بزرگەوەکانی میتوو یاخود بزرگەوە ژنانەکان یاخود هەر شتێکی تر کاریگەریان هەبووە لەسەرەوەی کە جۆرێک لەبیرکردنەوە بەرهەمهێنن بەڵام لە هەرێمی کوردستانە بزرگەوەکان هەن لێرەوەی توێژینەوەشێک هەیە قسەش هەیە بەڵام تا ئێستا نەتوانراوە دەرکەوتنی ژن لە فیلم و سینەما بێتە بابەت بەجددی ئیشی لەسەر بکرێت وەکو بەسمان کردنشمان پەیوەندی بە ستراکچەری کۆمەڵایەتیە کێ ئێوە ستراکچەری کۆمەڵایەتی بگۆڕێت کێ ئێوێ بێگومان معادلەکە دیارە ئەوانەی کە نایەوێت بگۆڕێت ئەوانە کە دەستیان کردووە بە کەلتور و بەڵاکانی ئەم کۆمەڵگایە بکات چاوەڕوانی
هەمووانە چێ دەڕێگەزی نییە هەموو ئەمانە لە پشت بەرەمهێنانی فیلمەوە با بکەڕە وەستە خاڵی پشتتر کە ئاماژە بە چیرۆکە چیرۆکنووسی چیرۆک چییە؟ چیرۆک ئەو شتێکە لە ڕابردوودا ڕوویاوەگەڕێتەوە یان شتێکە بە پشتوەستن بە ڕابردوو بە ئێستا بۆ ئاینەکە لە بۆ ئەگەری شتێکی گەڕێتەوە هەمیشە ئەوانەی کە گێڕەڕووی چیرۆکەکەن پێوان لە زۆرینەی حاڵەتەکانە ئەو کاراکتەرانەشی کوێنەیان وەسفیان و دیسکریپشن کران بۆی کە ڕۆ ببینن لە سیناریۆکەیە بێگومان بەتەڵەکان ئەوانەی کە محرکی جوڵەلەری قەزێ بە هێزەکان لە فیلمەکانە پیاوەکانن وەژنەکان هەمیشە ئەوانەی کە پاشتۆن پاسیڤی پیاوەکانن بۆی لە ئەساسەوە ئێمە گەیین خەریکی ئیشەکەمان داڕژین خەریکی ئیشەکەی ئێمەکە سیناریۆ چیرۆکە لێوی کێشەکە دەستپێکە جەکاتێک کە تۆ کێشەی دەزیتەوە بۆ وێنە ئەیتی بە فیلم یەک دنیا تەکنۆلۆژیایەکی تیایە بەشدارە کە ئیشەکە ئەوەی دروست دەکەنەوە بۆ نمونە کاتێک کە تۆ کارەکتێکی شتێک گەڵاڵاکەیت لە چیرۆکەکە گەڵاڵ لە سیناریۆکەکە ئەوەکەوە هێنیت ئەیتی بە فیلم یەکێتە پرۆسێسی بەرەمهێنانەوە کامێرا ڕۆڵی خۆی بینی ڕۆمانی ڕۆڵی خۆی بینی مکیازەوەی خۆی بینێ جلبەری دوای خۆی بینێ چ جۆرە کاراکتێرێکە بەژنەکە لەکوێ ئەیێنێت چیرۆکەکە بۆ لە کۆتاییت بەچی کۆتایی بێت ئەمانە هەمووی پەیوەندی بە پێناسە و هەویی ژینبوونەوە هەوی پەیوەندی هەیە بۆی کە ئەدەبێت چ جۆرە کاراکتێرێک بەرهەمهێنی بۆیە ئامادەبوونی وەعی لە پشت بەرهەمهێنانی فیلمەوە دوادێکەوە بۆ پرۆدیوسەر بۆ سیناریۆ بۆ دەرهێنان زۆر زۆر گرنگە بچمەوە سەر پەیوەندی نێوان ستراکچەری کۆمەڵایەتی و هونەر یاخود سینەما ئەم دوانە پەیوەندێکی داینامیکی بەردەوامیان هەیە کاتێک هەیە بەدا شتێک بەرەبهێنی ڕەنگدانەوەی ستراکچەری کۆمەڵایەتی و بنیادی کۆمەڵایەتی خۆمانە و لە هەمان کاتە سینەماش ئەبێتەوە بە ئاوێنەیەک بووی لە چ کاتێکە سینەما بتوانێت دەستکاری ستراکچەری کۆمەڵایەتی بکە و لە چ کاتێکە ناتوانێت دەستکاری ستراکچەری کۆمەڵایەتی بکە ئایا بابیگەین بە پرسیار لە کۆمەڵی خۆمانە توانیمانە ئەو قەزیانەی کە نوێیان بە ستراکچەری کۆمەڵایەتیەوە یانگەین بە فیلم بۆ نمونە چینایەتی کۆمەڵایەتی چینایەتی کۆمەڵایەتی چیا خۆی بینێتە بۆ نمونە بەسەرترین شت کاتێک کە بایکۆتە مناڵێک ناچێتەوە لە بەشەی ژووربۆ ئاوەدانیش دۆستەی دەرەوەکە بەڵام مناڵەکەی بەرامبەر لە مەکتەبی گەهری و ئەوە ئەم جیاوازێت چینایەتیە کە ستراکچەری کۆمەڵایەتیە توانیمانە بکەین بە فیلم ئایا کاتێک کە ژنێک لە دوای ئەنفال بە دەست و پێی خۆی خشتەکانی دروست کردووە لە هەمان کاتە خانووەکانی بنیاد ناوەتەوە ئەمە کراوە بە فیلم ئایا هەزار ئایەکەت کە لەم ڕۆژانە لە ژیانی خۆمانە بینین ئایا کەم کارەبا دێت بە کارەبای دانیشتن بەڵام ژووری تر بەردەوام کارەبا هەیە ئەم جیاوازیانە ئەکرێ بۆی کە بیری لێ بکەینەوە ئایا کە ژنێک لە ژنە شوێنێکا تەخەسوسێکی ئاساسیەکەی ئەکرێ بکەین سەرچاوگەری کۆوە هاتووە بۆ ناکرێ بە فیلم هەموو ئەمانە پەیوەندیان بە چیەوە پەیوەندیان بە سینەمایەکەوەی کە خاوەنی شوێنێکە کە ئایدۆلۆژیە هەڵگرت بۆ ئێمە کۆمپانیاکان تەلەڤیزیۆنەکان هەر شوێنێکتر کە فیلم بەرەمهێنێن جواجێکی سیاسی و ئایدۆلۆژی لەبەر بەفرانێ ناچتە ژێرکاری ئەوەی کار بەسەر بەرەمهێنانی هەموو جۆرە فیلمەکان بەڵام شوێنێک کە ئیدیبێنێت دەستە بەخۆیە کە دنیاشە سینەمای سەربەخۆ ئەو سینەمایە کە ئەتوانێت ئیش لەسەر گروپە پارێزراوەکان بکە بەڵام هەمیشە بودجەیەکی کەمی هەیە هەمیشە بەهۆی مانیپوڵێکی زۆر ئەتوانێت کار بکات کاتە جیاوازی ئێمە لەوایە بۆ ناتوانین بە قسەیەکردنیانی کۆمەڵی خۆمان بکەین بە ئیش لەبەرەوەی پەیوەندی بە ستراکچەری کۆمەڵایەتیەوەیە هەرێک بەبەستیانی ستراکچەری کۆمەڵایەتی خۆی بێنەوە بۆی بۆ بەرهێنانی وڵانی بەرەمهێنانەوە ناچێت دەستکاری بە شوێنانە نۆر و بەهاو ئەوانە بکەن کە خەتەر بیرسەکە لەسەر خۆیان بۆ نمونە ئێمە باسی هۆلیوودمان دەبێت هۆلیوود لەسەر چێکە لەسەر سەرمایه‌داری کاپیتالیزمەکە ناچێت لەسەر گروپێکی پەرابێزخراو بکە لە کۆمەڵگەیەکە جۆرێکی تر بۆیەکیش لەسەر شاندانی ڕوویەکی ترەکە بۆ نمونە سینەمای بولگاریا و سینەمای شوێنێکی تر
فرنساش ئەو سینەمایە سینەمایەکی سەربەخۆیشیان کردووە. ئەو سینەمایە وێنەیەکی شۆژگەرانیان بە پیاوژن بۆ لەو سینەمایە وەکو شۆژگەسێکی وایە هەمویان دەستیان هەیە لەوەی کە مناڵەکانی خۆیان بۆ شێ بەرەوەکەن کە شۆژگەر حتا لە فەڕەنسا جۆرێکی تر لە سینەمای کە سینەمای سەربەخۆی بەیانی جۆرێکی دەستگای شتەکان کە شتەکان کە بەڵام بە گشتی لە دنیای هەژمونێکی تر هەیە لەسەر شتەکان بۆ خۆی بێنێتەوە بۆیە سینەمازەر ئەو شتە ئاسانە نییە بینی ئاڵبەدیارەکانشی بە هێواشی دێکە ناوانەوە قۆڕانکاریەکان دروست دەکات بۆیە کاتێک دەژێت دەبێت لە حەقیقی تورکیا تەنها ئەو شتە مەشاهدەیە کە لە کۆنگرە خۆمانە پێڵێ تەنها ئەو شتە لە ڕێنجەکان دەمەوەرەیە کە حەدەسەکان تێکا یاخۆ خیانەتەکە یاخۆ خیانەتی لێکرد یا لاوازە کە تۆ دانیشتی بە هێواشی ئەم شتانەیەتە ناوتەوە تەسەوڕەکەی چاوەڕوانی چی دەبێت بۆ گۆڕانکاری تووتێکەوەی ئێمەیان دەبێت تۆ تازە ژنێک زۆرە بێش بۆ وێنە بۆ ژنی کراوە بۆ شێوەیە ئەمە بەردەوامیێتە ناتەوە بەرهەمەکانی خۆشمان لە ڕاستیاگە تەقینیان پێ پێمە پێ هەمومان بڵێ بە ئاسانەی تەقینیان پێ حارستەکانیان چی کارکتەرەکان چێ چۆن دابش کراوە ئایا هیچ کامیانەکانیمانە گێڕەڕووی واقعی ژیانی ژنێکی کۆمەڵی خۆمان من توانیمانە ئەو ژمانی کە دەستێک بە دەستگیر لە وەزارە ئیش دەکەن بەر بە بەتەڵی فیلمەکان بتوان باش لە ئازادی و کۆمەڵبوونی خۆیان بێن بۆ ژیان نەخێر نەبینی بەڵام دەمان تاکەگا ژنێکی تر بینی کە بێدەسەڵاتە لە ماڵەوەی خاوەنی اقتصادی خۆی نییە بەردەوام داواکارە ئەمە ئەو نۆڕموبایان دووبارە کردو کە ئێمەیشان هەمیشە لێدەسی بۆیە سینەما و کۆمەڵەکان ئۆستراکچەری کۆمەڵەکان دوو پێیوەند یعنی دوو کارێنی هەمیشە پێویستیان لێبێتەوە لە شوێنێکە سینەما دوای دەستگای ئۆستراکچەری کۆمەڵایەتی بە ئاماژەمان یا لە سینەمای سەربەخۆیە لە سینەمایەکە ئایدۆلۆژیەکان حیزبەکان کۆمپانیای گەورەکان لە پشتیەوە بۆ ئاماجێکی دیاریکراو سینەما بکەن بەڵام ناتوانێت سەربەخۆ پارێزراوەکان بکات بۆ ڕێژەسەر مناڵ بکات ڕێژەسەر ژن بکات ڕێژەسەر کەمەنەدەوایەتەکان بکات تا بەشێکی زۆر لە کۆمەڵگەی ئێمە جاران شتێ نەبوو کە مەسیحی یاخود کاتی یاخود کینایەتی دراوسەیە بوو بەڵام زۆر لە ژێوەکانی ئێستای بیستی لە کاتێکا کاسە دراوسەیەتی هەبێت یەکێک خواردن بەرێ بۆ بێت بۆ نەکاتەیەکان سەکێدا مسلمانەکەی خشێت دووسێ بۆنە ئەم کاراکتەرە دڵشراو بە بێژەسەرناکی کە باسی خەمی کەمەنەدەوایەتەکانەکە بۆ لە باسی یەزیدیەکان بۆ نایشە سنە کاراکتەران بکەین کە لە ستراکچەری کۆمەڵایەتیان ئێمە هەن بەڵام هەمیشە پارێزەکەن بۆ نایشە سەر مناڵانەکەی کە مەکتەبیان دواکەوێت ئەو دەرجانی کە ئیشیان هەیە بەڵام لە بەرامبەر ئیفسە کۆمەڵێک ئایدێڵی خەتەر دروست ناکات لەبەرەوەی بە ئارامی ئەوانەی کە دەستەوە بتوانن بخەون چونکە دەستکاری ژنێک نەکراوە لە بەهاو لە خازانجەکانی ئەوانە بەڵام لە سینەمای ئیندیپێندنت سەربەخۆیە ئەتوانی بۆ شێوەی ئیشکی کە مرۆڤ لە بۆ تابێت بۆ مرۆڤ ڕێز بە بنەماکانی مرۆڤ بۆنی بژێت بۆیە بۆ بۆی کە پێشنیاری بێت بۆ بۆی کە گرنگ بێ بۆی هەمیشە سەرپێخستنی سینەمای سەربەخۆ زۆر زۆر بێت کە ڕاست هەمیشە تۆبانێکی زۆر بێت بۆ جۆرێکی کەم لەبەردەستایە بەڵام گرنگە لەبەرەوەی ئەتوانین هەستە ئیسانیەکان بگەینێت لەبەرەوەی ئەتوانین خزمەت بە تەواوی کۆمەڵگە بکات کە بەداخەوە لێرە ئەو شتە تا ئێستا لە سەرکەوتی دروستبوونیان نییە مەگەر خاوەن لە وڵاتەکان یاخود هەوڵێکی بچووکی گروپەکان توانێت ئەو فیلمانە دروستکە یاخود ئەو ئایدیانە بکات بە فیلم کە لە کۆمەڵگەی خۆمان هەبێت ئیشیان سەر بکرێت بەرزانیتان چێ لە دنیای قەڵە شانێکی ئیشێ سەرەکرێت بۆ نمونە فیلمی دسمە هیچ کەرێت ژنان پشتبوونی ژنە بۆ ژنانیشی کەڕۆ بەبینێتیایە بۆ ژنانی پێپساوکە بەڵام لەم ساڵانی دواییە شتێک زۆر ئازیان ساڵی 2010 فیلمێکی بەرەهێنا کە ئەو فیلمە توانێت ئیش دەستە چی بکات ئیش دەستە خەمی لایەکی کاتی ماڵبوونە ئایا ئەگەر ژن نەبێت خۆی ئەو فیلم بەرهەنێنێ کەسێک کە توانێت بێت فیلمێکی واکاتەوە یا بوونە باس فیلمی ساینس فیکشن فیلمی خیاڵی علمی و خیاڵی زانستی لەم ساڵانەی یعنی تا ئێستا بەدەستکراوە خەڵک وای زانین
کەشن ناتوانین بەشدار بە لۆژان لە جیاوازانە. بەڵام ماتێکس یا حەڵقەیەکی ئەو خەڵسو بە سێرەکەت ئەوانی پشت دەرێنان ماتێکس هەمیشنە. بۆ نمونە ساینس فیکشن و خەیاڵی زانستی و هۆرر و شتێکی تریش ئەوانی کە سوپەرمانیان پێوترا تا ئێستا. بەڵام توانراشیش بکە بە سوپەرهیرۆ. بۆمان کۆنتەمپۆرێک لە فیلمانی دەتوانین تەسەوراتی خەم بگۆڕێ. دەشتیش دەتوانێت پاڵەوان ئەو سوپەرمانەیەکە چاوانی دەیگەن. بەڵام ئەم خەیاڵانە لەکوێ هاتووە؟ لە ئەنجامی ئەو دەستکاریکردنانەوە هاتووە کە ژنە فێمینیستەکان دەستکاری پێکردنەوەی خەڵکیان کردووە، دەستکاری پێکردنەوە بەرهێن و سناریۆ و سودەنێنەرەکانیان کردووە. کەواتە هەموو کاتێک ئەو بزرگە کۆمەڵایەتیانە ڕووبێکی گەورەی دێنن کە پێکردنەوەی خەڵک دەستکاریکە بە ئاراستەیەکە دەبوو بەرەسراوەکان ئیش لەسەر بکرێت. السينما كاريين زورية لسه استراكشري كوماركيش. بوجي يكوا. لو شريك عن السينما ما يشتكى. بونونا اللي بي كان سقصدي كابوكو وبنالاني كرتوي داعش لدايكو وبوقع قصدي دور المجتمعية. السينما أفعال تسكاي هم كونتر. بيكا خلي يشتي وهوي خلي ناس نعمل بنالاني عليه. بعد أفعال خلي يشتي تسكا وكاريين هي لسه. بيكمل الخلق. والهم كاتبنا السكري قرانكاري كتشوفي كوماتيكا. السكري قرانكاري أنا كأكتر اقتصاد دستي كمان بيو اجتماع وتناعش يعني بدنا بيزود المسافات سويكا الخليجي تشيل موجودة بس على الخطايا زور أو باسكت تبغى كنا خاطر بريمش كنا بس شنو اقتصاد شنو سياسة بس شنو أبوي شنو سياسة يعني شنو السينما شنو يثور لك بس شنو بس تسأل كمالاتي قرآن كمالاتي باريسان أوي كان تصاني بيان كمالي أبو سعيد بتاعتي أبي شوي كان برمينا بلا ما أول شيء كان يجي بدأتيش قدر ما يعني ما هو في المثال وخصي كمالاتي وهم كان جرينجا كهم بتشارك جاز خصني يعني يكون شنو بياو شيء ده ما كان يجمع وأنا بشتري مناني في المكان شو كان كان دار الشاو محرك تشيلو كأساس بياو شنو كان تنافس يعني كانوا يقولون كأب سعرنا ما مخومان كذا أكمل بالدنيا في جواز خصي في المكان حتى جيش راجل وتيس دوراني كان حتى دراما